ئەمان هەبوو. نمبەر 1 کاک ئەنەس کاک جوامێر کاک گۆریان سڵاوتان لێبێ. لاوی خۆشەویست لاوی لە تیکتۆکەوە دڵی ئێمەی ئەو لایڤەم بۆ شێرکەن هاوڕێنە و لایڤە شێرکەن بە قەرەباڵغ بێ بینێرن بۆ گروپەکانە و هاوڕانەی تیکتۆک گروپتان لای بینێرن کاکە گیانە و لایڤمان بۆ شێرکەن هاوڕانی تیکتۆک. ئەمە چیە کردی بە ژوورە؟ ئیڤێنتەکە زۆری ماوە؟ ئەنجاسە بە حساب نییە ئەم شەو تەرتیبات و شتی بەخۆیە بە حساب نییە 10 ملیۆن زۆرە زۆر وەڵی کاکە هەر